زوبانی حاڵی پەروانە لە وەختی سووتنا دەیوت کەسێ واریسمە وەک من بێ لە عیشقا خۆ بسووتێنێ ڕەقیب ئەڵبەتە ئیم شەو شەق دەبا جانانە ئێوارە بە عوشاقی تەقەبولدا لە باتی سەد دوعا گوێنێ. بینەرانی بەڕێز و خۆشەویست، شادمانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامی وێنەکانی دوێنێ پێتان شادەبم بە هیوام جێگای ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون ئێوە ئەم ڕاپۆرتە. میوانی ئەمجارەمان نەوەی شاعیری گەورەی کورد حەزرەتی مەحویە، ئەو شاعیرەی کە ئامێژووی ئەدەبیاتی کوردی شانازی پێواکە. ئەم میوانە ئازیزە ئەندازیارێکی سەرکەوتووی تەلاسازیە کا لە نێو بواری نۆژەنکردنەوەی بینا و ئاپارتمانە مێژوویەکاندا ڕۆڵی بەرچاوی جێڕاوە. مەحویزادە شێع عومەر کوڕی شێع محەممەدی شێع عومەری کوڕی مەحوی شاعیرە کە خەڵکی باڵخن. دایکیشی مەلیحەخانی حاجی عارفی مستۆیە کە بە بنەچە ماڵی دایکی لاگەڕێکی چوارباخی سلێمانی نیشتە جێبوون. ساڵی 1953 لەگەڵ خاتو سروەی برایمی سەنگەر و شیروانی حسێنی حاجی ڕەشی لە باخچەی ساوایانی ئەرمەن وەرگیراوە. ساڵی 1954 چۆتە قوتابخانەی سەلاحەدینی سەرەتایی. ساڵی 1967 ئامادەی سلێمانی بە کۆی نمرەی 64 تەواو کردووە و ساڵی 1973 کۆلێژی ئەندازیاری لە مووسڵ و پاشان لە بەغدا تەواو کردووە. ساڵی 1970 پاش 4 ساڵ لە کاری سەربەست لە کارگێڕی خۆجەیەتی ئیداری مەحەلی وەک ئەندازیار دامەزراوە. ڕۆژی 6/12/79 لەگەڵ خات و هاژە مەحموود حەسەن زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی دوو کوڕ بە ناوەکانی دارا و وەیس و کچێکیش بە ناوی سارا. لە ساڵی 1970 هەموو نەخشەی قوتابخانە و نەخۆشخانە و بنکەی پۆلیس و تەلاری دامەزراوە حکومیەکانی بۆ پارێزگای سلێمانی و قەزاوناحیەکان کێشاوە. خەستەخانەی ئەهلی سلێمانی و کۆمەڵگای فێنکی گەشتیاری و زۆربەی تەلارە گەشت و گوزاریەکانی هاوینە هەواری دووکان و نۆژەنکردنەوەی قەڵای دێرینی شیروانە و ئوتێلی سلێمانی پاڵاس و بینایی شارەوانی سلێمانی ئێستا لە کارەکانی ئەون. ساڵی 1992 سەرۆکی ڕێکخراوی شێڵتەر بووە بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان. ساڵی 2000 وەک ئەندامی ئەنجومەنی شارەوانی سلێمانی هەڵبژێراوە. ساڵی 2007 بووەتە سەرۆکی شارەوانی سلێمانی تا ساڵی 2009. لە ساڵی 2009 خانەنشینە. ئێستا خەریکی ڕێخستنەوە و با دۆکۆمنتکردنی دەستنووس و نامەکانی حەزرەتی مەحویە. شێع عومەر ڕای وایە سلێمانی نەفەرامۆش دەکرێ نەدەتوانی خزمەتی نەکەی. میوانی ئەمجارەی بەرنامی وێنەکانی دوێنێ زۆر بەڕێز کاک شێع عومەری شێع محەممەدی شێع عومەری شێع محەممەدی مەحوی گەورە بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتن دەکەین. سپاس دەکەم ژنیاخوا. کاک شێخ بەخێر بێن. ئێمە جارێ باوازدەوە بێنین کە جەنابی چی و پلە بە پلە چۆن لە پەیژەکانی ژیانەوە سەرکەوتووی ئەمانەیە بچینە سەر ئەسڵی مەبەست. ئەمانەیە بزانین ئەم پیاوە چییە. ئەو پیاوە ئەوە مەحوی شاعیرە، باپیری باوکمە، ناسراوە و ئێوەش زیاتر لە من ئەیناسن. بەڵێ ئێمە هەمومان خۆمان بە مرید دەزانین، چونکە ئیتر شیعرەکانی لاسی ئەوە نییە ئێمە شرۆڤەی بکەین و ئەوانە ئەوە خەڵکی مختەز زیاتر ئەزانێت کە لە ئەدەبیاتی کوردیا چەنە پێگەیەکی بەهێزی هەیە. بەسێکی ئەو پیاوەمان بۆ بکە چی ئەزانی دەربارەی باپیری باوکێ. بەڵێ ئەوەی کە لێ معلومە طبعاً بەم ئەخیرەشە زیاتر معلوم بوو کە پاشەوەی دیوانەکەی گەیاندرا بە چاپ بە 2-3 جار چاپ کراوەتەوە و جاری ئاخر چاپیشی لە ئێران. مەحوی شاعر وەختی خۆی لە بنیادنانی سلەیمانیە
کە سلێمانی تر وردە بۆ بەشار ئەمان هیجرەتیان کردووە لە یاخود هاتوونەتە شاری سلێمانی کە خۆی دانیشتووی باڵخ بوون کوڕی مەلا عوسمانی باڵخیە دانیشتوی ئێوە بوون لەو ناوچەیە طبعاً مەسلەی دین و سۆفێتی و تر ئەو تەریقانی کە ئەو وەختە هەبوو زۆر بابوو طبعاً هەم لە شوێنەکانی کە دەرو پشتی ناوچەی باڵخ ترکە تاگاتە منتەقەی نوێدیە ئەمانە هەموو خەڵکی تێکەڵا و زانابوون لەم بوارانە پاشەوەی کە هاتۆتە سلێمانی ئیتر وردە چۆتە بەر خوێنن لای بابرێن زانانی ئەو وەختە بەڵام ئەم لەژێر ئازام دەستی شێخ عوسمانی سراجەدینە بۆ بە تەلەبەی ئەو پاش ئەوە ینی ئاخر دراساتیشی ینی خوێننیشی لە بەغا شار هەی بووە ینی فترێک چۆتە ئەوێش لای مفتی زەهاوی گەورە لەوێ بۆتە تەلەبەی ئەو اینجا لە بەغا هەندێ با بڵێن وەزائیفی دیوەکارین بە ئیستلاحی ئیساڵین وەزائیف ئەو شانێکە هەیە بۆ یەکێک لەوانەکەوە بۆتە ئیمامی یەشێک لە مزگەوتە مەشهورەکانی ئەو کاتی بەغایستە ناوکەی نایەتەوە یادم اینجا بەهۆی زروفی ئەو وەختەوە هەچیە بێت شەڕ بۆ حرب بۆ چی بووە یعنی بەغا باش نەبووە بووی ئیتر گەڕاوەتەوە بۆ سلەیمانی ئیتر لە سلەیمانی لەگەڵ ئەو دەور و پشتێ ئەو خێزانانە ئەو کەس و کارە وردە ژیانی بردووەتە سەر و بۆتە با بڵێن مدەڕیس ئەو وەختە مدەڕیسیان پێوتووە و چەندەها تەلەبەی ئەو کاتە ژێردەستی ئەوە خوێنیانە بوونەتە مەلای چاک و زانای چاک اینجا سەفەری ئەستەمۆڵی کردووە لەگەڵ چەند زانایەک و چەند ناودارێکە و هەتاکو لەو سەفەراکە وەکو بازەکرێت طبعاً بۆتە شاعرێکی چاک لە وەختە مقابلەی سوڵتان عەبدولحەمیدیان کردووە سوڵتان عەبدولحەمید زۆری خۆشویستە چونکە بیستوێتی شاعرەکانی دیارە ئەو کابرایە خۆی خولیای ئەوە بووکەوە گوێ لە شعر و شتی وابێت طبعاً شاعری فارسیشی زۆرە شعری کوردیشی هەیە کەمێکی عەرەبیشی هەیە ئێتر پاش ئەوەی ئەیبینێت قەرار ئەیاکەوە خانەقایەکی بۆ بکاتەوانێ لە سلێمانی ئەم خانەقایە بە ناوی یارمەتی خەڵکەوە چونکە ئەو وەختە خانەخاکە کراوە خەڵک هاتووە لەوێ نانی خواردووە نستووە نوێژی خۆی تیا کردووە ڕۆژتۆتەوەکو شوێنێکی ئیسراحەت وا بۆ هەر بەو ناوانێ خانەقایەکیان کردەوە ناوراوە مرکزێکی خوێنەواری و دینی بۆ ئیسراحەتی ئێتر ئەوەڵجار خانەخاکەی بە ناوی باوکیەوە ناوناوە ناوی ناوە خانەقای مەلا عوسمانی باڵخی اینجا دوای ئەوە دوای خۆی اینجا بۆ بە خانەقای مەحوی ینی ئەو تەسمیمە خانەقای مەحویە دوای ژیانێتی بەڵێ دوای ژیانی خۆیەتی بەپێی ئەوەی کە با بڵێن تەلەبەی شێخی سەراجەدین و ئەوانە بووە دیارە با بڵێن وەکو تەریقەتیش نەقشیە قادری نییە بەڵێ واناکە بەڵێ باشکاتەوە با بڵێن سەر بەبیرکرد لە هەندێ نامەکانیا لەقەبی نەقشی هەڵگرتووە بەڵێ یعنی کەواتە ئەمە دلیل لە هەندێ نامەیە کە نووسیوێتی لەقەبی نەقشبەندی هەڵگرتووە طبعاً تۆ بۆ خۆ دەزانی سەراحی گەورە هەیە لە ئەو طریقەتانەیە کە ئەوە بەڕاستی ئیشی ئێمە نییە جەنابتان وەکو کوڕەزازای مەحوی ئێستا سەرقاڵی چین من بیستومە هەندێک هەوڵت هەیە بۆ ئەوەی کەوا شتەکانی بپارێزی نازانم شتێک لەو بابەتە هەیە بەڵێ ئێمە لە خوا لێ خۆش بوو باوکم شێخ محەممەدی مەحوی هەندێک توراس و مەکتەبە و کەرەسەی ئەو کاتەمان بۆ ماوەتەوانێکە لە زمانی مەحویەوە پارێزراوە شێعمەری کوڕی پاراسوێتی دوای ئەوە تەسلیمی باوکمی کردووە و باوکمان تەسلیمی ئێمەی کردووە بەڵام لە زروفێکە دەرفەت نەبوو دەستکاری ئەم شتانە بکەین ئەوان کاتی خۆی دیوانەکەیان چاپ کرد و هەر ئەوەنگە بەڵام کە ئێمە تەماشامان کرد ئەم دیوانانە هەمووی بەدەستنووسە کاغەزێکی زۆر هەمووی دەستنووسە هەمووی مۆری لەسرە هەمووی پولی لەسرە چاکراوەی لەسرە ڕەژنووسەکانی تایە بەرقیەکانی تایە ئینشایی خانەقای مەحویتیە ئەم شتانە شتێکی گەورەیە کە تەماشامان کرد لەگەڵ شێخ عوسمانی برامە ئێتر لەم ئەخیرا قەرارماننا کەوا ئەمانە هەمووی سەر لە نوێسکانی بکەینەوانێ بەم جیهازە تازانە و بیکەین بە سایتێکی ئەلکترۆنی کراوە بێ بۆ هەموو خەڵک
بەتابەتی ئەوانەی کە ئەوانەی بەدوای باڵای بەڵێ ئەوانەی بەدوای ئەم شتانە ئەگەڕێ ئیتر شەر نییە شەرح لای منەوە بێ یا لای کاکە حەمید مەلاکەری جەنابی شت نییە ئەوە نەخێر ئەبێ ئیتر شەرح بچێتە لای خەڵکی کە چونکە خەڵک زۆر شت لە ئێمە پرسێت ئەرێ چیتان کرد بۆ مەحوی ئەرێ ئەو شتە معنای چی ئەوە پیانەڵێن ئیتر ئەو سایتە کراوێ خەڵک دەتوانێت بیبینێ ئەوەی ئەسراریشە بڵاوێکەکەینەوە هەر چکە شتانە نابێت چکە 100 ساڵ بەسەر نێرژیانیان ڕۆیشتووە ئیترە بێ ئەو بڵاو کرێتەوە ئەو ئەکەین ئیتر لەگەڵ هەموو ئەوراقیکەیتر جنسیانە تەسکەری نفوسیانە ڕسمیانە بە ڕسمی نییە مەحوی طبعاً ئەمە هەر وێنێکی خەیاڵیە پێشم وا بێ هونەرمەند لالە عەبدە کردوێتی کاتی خۆی ئەم وێنەیە بەڵام وێنەی کە ئیستا هەیە ئەوە لالە عەبدە کردوێتی لەسەر تەکلیفی باوکم باشە کاکشی عومەر با بڵێن گۆڕی پیرۆزی حەزرەتی مەحوی لەکوێ لە خانەقای مەحویە بەڵێ لە خانەقەکە تۆ پیاوێکی دیزاینەری و دوایی ئەچینە سەر ئەو مۆزوعە زۆر شتی توراسی نۆژەن کردوتەوە بە هیوای شتێک لەو بابەتە بۆ خانەقاکەی باپیرە گەورە بکەی یان شتێک لەو بابەتە پرۆژێکی وایە بەڵێ ئێمە هەر کردوشمانە ئامادەمان کردووە لەسەر تەکلیفی کاک بەهرۆز کە پارێزگای سلێمانی بوو حەزی کرد ئەو خانەقای مەحویە نۆژەن کرێتەوە چکە دەمێکە تەرێک کراوە ئیتر ئێمەش خزمان وەکو کاک عەبدوڵڵا ئاگرین و لەگەڵ دکتۆر تەها جاریشکە لەگەڵی دانیشتین و دیزایانی ئەو شێوەیە من سەرپەرشتیان هەیە لە بەردەسا دیزاینە کۆنەکەی خانەقاکە ئێمە دوو ڕسممان لە ڕسمێکیان ماڵەکەی مەحویە کە لە بەریان ڕاوەسان ڕسمیان گرتووە ڕسمێکیشیان ناو خانەقاکەیە کە مەلا ئەسعەدی مەحوی لە بەریان ڕسمێکی گرتووە ئیتر ئەوە بۆتە شتێکی ئەساس بۆمان تەسمیمەکەمان ئامادە کرد هەموو شتێ ئامادە کراوە حازرە بەڵام ئیتر هاتە بودجێ ئەو ساڵی کەوا بودجە بڕایتر بودجە براوە ئیشاڵڵا بەڵێ ئیشاڵڵا دەمەناکەین ئیشاڵڵا تێپەڕەکەین و ئەو پرۆژەیەش دێتە بوون بەڵێ ئەی ئەم وێنەیە چێیە حاجی مەلا عارفی مستۆ ساڵی 54 حاجی مەلا عارفی مستۆ ئەمە باوکی دایکمە باپیرتە بەڵێ ئەم باپیرمە ئەمیش هەر خەڵکی سلێمانی خەڵکی سلێمانی بەڵێ باش لە بیرەوەری توا ژیاوە ینی تۆ بینیوتە بەڵێ من بینیومە بەس بینیومە کە دانیشتووە و کە قسەی کردووە و نانمان لەگەڵا خواردووە و ئەمە وابزانم خۆی مڵکێکیان هەبوو لە با بڵێن لە ناو بازاڕە مڵکێکی هەبوو ئەو مڵکان و هینانەی وەرەگرت و خۆشی لە یەکێک لەو مەحەلانە دانیشت ینی باوری مڵکدار بەڵێ مڵکدار بوو لە ناو نەوەکانی مەحویە مەلا ئەسعەدی شێکە لەو ناوانی کە دیارە ئەمەیان مەلا ئەسعەدە ئەمەی کە با بڵێن جبەڕەشەکە بەس ئەمی کیان چێ ئەویان مەلا خالیدی مەحویە ئەوە باوکی مەلا ئەسعەدە ئەمە باوکو کوڕە بەڵێ باشکەواتە مەحوی چەند کوڕی هەبووە مەحوی سێ کوڕی هەبوو مەلا خالید مەلا معسووم بڵێن لە پێشا اینجا مەلا خالید اینجا مەلا عومەر کە باپیری منە باپیرێ کوڕە بچووکی بووە بەڵێ باش بێجگە لە مەلا ئەسعەدی مەحویچکە من پێم وابێ مەلا ئەسعەدی ژێکێکە لەوانەی کە زۆر گرنگی بە ئەدەبیاتی مەحوی داوە لە ژیانیە بەڵێ کاک عەبدوڵڵا ئاگرین و چیتر لەوانە زۆر بۆ گرنگی زیاتر بە شعرەکانی لەناو تایفەی ئێوە لە تایفەی ئێمە حەزرەتی مەحوی بەڵێ ئیتر ئەوە طبعاً هەر هەموو پیانەوە هەم مەلا عەزیز هەم وتمان مەلا ئەسعەد و کاک عومەری سۆران مەحوی بڵێن و کاک عەبدوڵڵا ئاگرین و من هەتا خوشکێکم وەختی خۆی کە ڕۆیشت بۆ بەرلین بۆ دراساتی کوردی بوو با بڵێن هین بەعسەی وەرگرت بوو لێرەوانێ یەکێک لە دراسەکان کە تەقدیمی کرد بۆ جامعەی بەرلین لەسەر مەحوی بوو بەڵام ئەو نەهاتووە تەوانێ با بڵێن دراسەکەی تەواو کرد مەجسەرەکەی تەواو کردتر بۆ دکتۆرەکرد نەیتوانی تر ماوەتەوە لەوێ بەڵام ئەو ئەتڕۆحەیە هەیە و ئامادەیە ئەمە لە ناو خێزانەکەی خۆمانەمە ئەم دوو کاراکتەرش با باسکی ئەمە دایکم و باوک من دایکم مەلیحە خانی حاجی مەلا عارفی مستۆ باوکشم شێخ محەممەدی مەحوی باش باسی ئەم دوانەشم بە دوور و درێژی بۆ بکە بەڵێ طبعاً ئەمان ئەوەی کە ئێمە بیرمان بێ و لە خێزانە وەکو
هەموو خێزانێکی سلەیمانی دایک و باوکێکی چاک بوون بۆمان و مناڵیان زوو خستە بەر مەکتەب، ینی ئەوە نەبوو فەرقی بینی کوڕ و کچ هەبێ، کچەکان زووتر خرانە مەکتەب و ئەم دایک و باوکە خزمانێک و دۆستانێکی زۆریان لە دەورمان کۆ کردەوە لە هەج گەڕێکێک کابوونایە دەوریان هەبوو لەو گەڕەکە. هەمە موالیدی چەنە؟ باوکم مەوالیدی 1912 ئەو تا چەندی خوێندووە؟ ئەو بەس هینی خوێنم مەدارسی فەقێتی و مەدارسی مەلای و ئەو شتانی. باشە، بەڵام خۆ پۆستی ئیداری ئەوانەی وەرگرتووە؟ بەڵێ ئەو وەختە ئەو شەهادانە ئەی خوارد، تەمان ئەو حسابە کرا بە شەهادەی شەشی ئیبتیدایی، ئیتر ئەوە ئەی خوارد بۆ زۆر وەزیفە، وەکو میرزایەک ئەو وەزیفەی باشکاتبی بینیوە، وەزیفەی ملاحظی با بڵێن ئیحساری بینیوە، هەمووی نەتیجەی ئەو خوێندنەواریە قوڵی کە هەیان بۆ عەرەبیزانێکی باشیش بۆ خوێنەواری بکاتە. بەڵێ اینجا پلە بە پلە وەزیفەی بینیوە. بەڵێ. ساڵی چەند مەلیحە خانی هێناوە؟ ساڵی 1934. ساڵی 34 هەر لە سلێمانی. بەڵێ. یعنی ماڵی حاجی ئەو ڕەحمان حاجی مەلا عارف، حاجی مەلا عارفی بڵێن باڵی باپیرێ، ئەوانش لە سلێمانیە؟ بەڵێ، ئەوان لە سێمە و دراو سێژ بوون. باشە، ئێوە مەشهورن بە چ گەڕێکی؟ چوارباخ. گەڕێکی چوارباخ بوو ئێوەش؟ بەڵێ. پەیوەندی نێوان مەلیحە خان و مەحوی زادە شێم حەمە چۆن بوو؟ زۆر چاک بوو، زۆر خۆش بوو، ئیتر یا خوشک و برا بوون، یا ژن و مێرد بوون، یا ئیتر پەیوەندیەکی خۆشە بوو لەوێ. باش کاک شێعمەر، من پرسیارێکە لێکم، نەک من تەواوی خەڵکی سلێمانیش لەسەر ماڵی ئێوە ئەوە ئازانن کە ئێوە خێزانێکی ڕۆشنبیر بوون، خاوەنی بڕوانامە بوون، شانۆکاری کشتان تیا هەڵکەوتووە. ئەم جۆرە ڕۆشنبیریە بەڕای تۆ ئەگەڕێتەوە بۆ سولالی مەحوییان دایکیشە دەوری هەیە لە مۆزوع؟ وەڵای ئەتوانین بڵێ هەردووکێتی، چکە کە بڵێن من نەجاتی خوشکم کە لە فترەیەکە کە لە مەتەوەستە بوو، شۆڕشی چواردەی تەمووس، پاش شۆڕشی چواردەی تەمووس، پاش شۆڕشی چواردەی تەمووس کراوەیەکی چاک بڵێن دروست بوو بەنسبەت کچانەوە، بەنسبەت خێزانەکانەوە، تاکو لە هەندێک شوێنان مەسەلا ژن سلاحی هەڵەگرت کە پیانەوە مەقاوەمی شەعبی، مەسەلا ئیستەش ئەو شەخصانم بیرەکە هین بوو، جا کچ کەوتو بەر ئەوەی کەوا لە بێتە سەر شانۆ گۆرانی بڵێ یا کۆرسی مۆسیقا بێ، اینجا تەمسیلیش دەستی لەکرد. ئیتر من هاتن وەختی خۆی کە ئێمە بیرمانە ئەوانەی کە ئاگاداری تەمسیل بوون یا ئایان بێت بەڕێوەکو جەنابی نیروێشتی و ئەوانەی بڵێ ڕۆڤیحیا، ئیتر ئەمانە سەردانی لای باوکمیان کرد، بۆیان باس کردکەوە ئەم زرۆفە وایە ئێمە نەجاتمان هەڵبژاردۆکەوە لە هەندێک مەسارە حاکە خزمەتی وڵاتەکە و خزمەتی وەتەنەکات و ئەمانە. وێنەیەکی نەجاتخانە لەسەر شانۆ؟ بەڵێ، ئەوە لە تەمسیلیەی بووکی ژێر دەواری ڕەش. باشە، دەوری کچەکەی بینی؟ بەڵێ، دەوری کچەکەی بینی. ئەمە ژوێنەیەکی ترە پێم وابێ ئەو دوو کوڕەش کچن خۆیان. بەڵێ، منی ژوایە بینم خەڵوس مێڵیان بۆ خۆیان. بەڵێ بەڵێ، ئەوە دیارە شتەکە وا بۆ لەوە ئەشێت ئەم تەمسیلێ لە هەیەیەکی ژنان کردی بێتیان مەسەلا وەکو بلیستانەوەی کچان و ئاوە شتێکی وایە. باش، اینجا ئەم کەسایەتیە بۆ من جێگەی تێڕامانە بەڕاستی. بەڵێ، چونکە ئەمە یەکێکە نەجات خان و گوڵزار خان، گوڵزار تۆفیق، ئەمانە ڕەچەشکێن بوون لە شانۆیە. بەڵێ، لە کۆمەلگایەکی داخراوی دینیە تۆ بچیتە سەرکایەکی زۆر کراوە، ئەمانە بۆ ئێمە مای خێرە لە مێژووی شاری سلێمانیە. ئەمە ژوێنەیەکی تریەتی؟ بەڵێ، ئەوە شەر یەکێکە لە تەمسیلانی هەر لە بووکی ژێر دەواری ڕەش. باشە کاکە، ئەمەیان چییە؟ ئەمە لە بەغا لە مؤتەمەرێکی یەکێتی ژنانی کوردستانان، ئەمە ئەتوان بڵێم دوای بەیانی 11 ئازارە بە چەند ساڵێک، بە ساڵێک بە 2 ساڵ، ئەوە یەکێکە لە مؤتەمەرەکانی یەکێتی ژنانی کوردستان. باش، وێنی زۆر زۆر جوان هەیە. ئەمەش هەر دیسانەوە چالاکیی هونەریە؟ بەڵێ، من لە ساڵی 1959 ئیتر ئەمانە کە تەلەبەی متەوەستە بوون دەوری
سێ کچیان بینی لە ئەمە لە توی مەلیکرا هەڵپەرکەیەکی زۆر وەختی خۆشی ئەمە ڕسمی کرد بۆنەیە کە نەورۆزی 59 نەورۆزی 59 مەشهورەکەی ئەو مەشهورەکە چکەس با بڵێن ئیتر یەکەمین نەورۆزی ئازادی بوو لە دوای عهدی پایت لە دوای بەڕاستی ئەمەش کاکشی عومەر هەر وێنەیەکی زۆر جوانی کچانی سلێمانیە. بەڵێ ئەمە هەر ئەو ساڵانەیە ئەمە کچانی سانەوی سلەیمانی کچانن کە لای مزگەوتی گەورەوە بوو ئەوە شیعاری جمهوری عێراقی ئەو وەختەیە ئەمە ئەوەی بزانم ئەمە نەشیدی نەورۆزە نەشید دەڵێن هەمیان. بەڵێ باشە دیسانەوە ئەمە نەجاتخانە بەڵام لەوە چی گیرا بێ لە فیلمی ئەڵمانیا بەشداری ئەمە چییە؟ ئەمە پۆلیسی ئەڵمانیای شەرقین ئەمە مؤتەمەری شەبیبێ عالەمی هەبوو باش لە بەرلینی شەرقی ئەو وەختە عێراق یەکێ بوو لەو دەوڵەتانەی لە ئیتیفاقیاتی سەداقا بوو لەگە ئەڵمانیای شەرقیە بە عێراق داوەت کرا وەفدی سلێمانیش نەجاتی خوشکمیتیا بوو اینجا ئەمە هاتوون ئیمزای لێوەرەگرن ئەوەنی هەچ کەسە معجیبە بە یەکێک و فۆتۆگراف ئەمەش هەر وێنەیەکی تری زۆر جوانە لە ناو یەکێک لە شەقامەکانی بەرلینە. بەڵێ من لە ڕۆژانی مەرەجانی بەرلینە ئەو دەهۆڵژانەش مامۆستا ئەوە ئەنوەر قەراخیە ڕێز و خۆشەویستی بۆ نێرین ئەوەش مامۆستا جەلال عەزیزە دەستی لە دەستی نەجاتی خوشکمایە کە هەموو وەکو کەرنەڤاڵێک نەشاتی کوردی پیشانیان و فۆلکلۆری کوردیان بەڕاستی ئەوە جێی شانازیە تۆ بتوانی لە کاتێکی ئاواهیە بە شاندێکی ئاوا جوانەوە بچی بەشداری زۆر شۆهرەتیان زۆر دەرکە من مجەل ئەڵمانیەکەم بینی کە دەرکرابوو لەسەر ئەم میلەتانە زۆربەی فۆکس خرابەوە سەر وەفدی کوردی ڕاستەوەیە جلەکانیان ئاڵووە ئەو جۆرەشتان نە هەر تێکەڵاوی ژەبوون زوو لەگە خەڵکەکان لەگەڵا بوو بەڵێ ئەوە شەرینەکەی پەنجاشێ. بەڕاستی من زۆرم پێخۆش بوو نەجاتخان دەمێ بوو بە ئاواتەوە بووم کە نەجاتخان و گرنگنی ئیشەکەی نەجاتخان بینەر بیبینێ چونکە نەجاتخانمان دەست ناکەوێت هەرەوە نەمان لە دەستێ بڵێن لێرەوە ڕێز و سڵاو دەرفەتێکی بە خزمەتی ئەگەین بابینەوە سەر بنەچە جارێکی تر بە بیرەوەری جەنا بەدای کە هەر ئەم ستایلەی هەبوو من هەروە بینی هەروابینی بەڵێ بە تا کۆتایی ژیانیش بەڵێ بمجلەوە بەڵێ ئەوە بە ڕسمی بینێت جلی ڕسمیان بەڵێ ترەوەمە چەند سەفەری بەغامان کردو پێکەوە چەند خۆی کە بۆ ئەوروپاش چوو هەر ئەو جلەی لە بەرابوو کۆی با بڵێن مناڵەکانی شێخ محەممەد و مەلیحە خان هەردوو باشتی چەند مناڵن؟ شەش مناڵن. ئەمە ئیتر کەواتە خێزانەکەیە بە کۆی گشتی. بەڵێ ئەوە خێزانەکەمانە لە ساڵی 1960 ئەو ڕسمەمان کرد پرسی دایک و باوکی لێ ناکەم بەڵام بەڵێ ئەمەی تەنیشتی باوکت ئەم خانمە ئەمە کامیانە ئەمە فەریدەیە فەریدەخانە ئێستا لەکوێ فەریدە؟ ئێستا لە سویدە. ئەمە دایک و باوکتن تەنیشتی دایکەکیە ئەو بەدیعەیە ئێستا لە بەرلینە لە بەرلینە. ئەمە بەدیعەخانە ئەوە چوارن دۆزیەوە ئەوە وایە بەڵێ کەواتە ئەمە بەدیعەخانە لە تەنیشتی دایکی بەڵام ئێستا ئەمە بەدیعەخانە بەڵێ ئێستاوەتان کاتە ئێمە ڕێز و سڵاو بۆ مێشوکەشی ئەنێرین و بۆ ئێستاشی ئەنێرین هەر بژین دیسانەوە هەر لەسەر ئەم وێنەیە چونکە ئەمە لە لای من گرنگی زۆری هەیە و پێم خۆشە هەموو خێزانیشی ژوێنێکی وایە بێ ئەم چاکپانتۆڵ لە بەرەی بە مناڵی ئەمە کامیانە؟ ئەوە شێخ عوسمانی برامە. کاک شێخ عوسمان ئەم لەکوێ ئێستا؟ ئەم ئێستا لە سلێمانیە خانە نشینە ئێستا مامۆسای خانە نشین مامۆسای سەرەتایی بوو. بەڵێ ئەوەی تەنیشتی بینی باوکت و فەریدەخان ئەو گەنجە ئەویان منم جەنابی. بەڵێ ئەوەی ناوەڕاستیان لەسەرەوە ئەو خانمە ئەوە نەجاتی خوشکەواتە ئەوە سوڵتانەکەی شانوەیە. بەڵێ ئەو باڵابەرزەی تەنیشتیشی ئەوەش فاروقی برامە کاک فاروقە خواعافیکە لەم ئەخیرا وەفاتی کرد. بەڵێ درود بۆ گیانی پاشی ئەنێرین لەگەڵی کەسارەتێکی ئەوەش زۆر گەورە بوو بۆ ئێمە. ئەم وێن هێژوێنێکی جوانە بەمەرجە پێم بڵێ ئەم ماڵە کوێیە؟ ئەم ماڵە ئێمە لە خانووی تەمان خانووی کرێ بوو ئەمە ماڵی حاجی ڕەشی مەلابرایم باش ماڵی باوکی شەی جەباری حاجی بەڵێ ئیتر ئێمە لە بەکرێتیا بووین هەر ئەم بەم بەرمانەوە مزگەوتەکەی مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵ بوو گەڕەکە بەڵێ ئێستا مزگەوتە نەماوە ئەو کە پێڵێن فولکەی نالی ئەنی ئەوە بوو. ئیتر ئەم ڕسمە ئەوە
ئەوەی بە پێوەیە ئەوە دایکمە من لە تەنیشتیەوە وەستاوم لە بەردەمیا دوای ئەوە ئەو پیاوی کە دانیشتووە ئەبێ بڵێن ئەو کوڕێکە دانیشتە خوا عەفیکاوە ئەمینی حاجی عارفە ئەوە خاڵمان بوو ئەمینی حاجی عارفی مستۆ بەڵێ خاڵتە بەڵێ وایە بەڵێ ئەو مناڵی لە بەردەمیایەتیەوە شی عوسمانی برامە ئەو کچە بچکۆلێ ئەو لاش نەجاتی خوشکمە نەجات خان من نامەوێت شەڕێ بۆ بنێمەوە بەڕاستی لە بینی بەدیع خان و فەریدە خانوانە بەس من لە ئەوەی تێڕاماوم لە وێنەکانە هەستەکەم تۆ لەگەڵ نەجات خانە پەیوەندیشی ڕۆحیتان هەیە جیا لە خوشک و برایەتی هۆی چییە تۆ زۆر نزیکی لەوە واللهی ئەتوان بڵێم هۆی ئەساسی ئەوەیە تۆزە لە عمرەوە نزیکین باش و ئەوەشە کە ئێمە هەردووکمان لە کولی هەندەسە پێکەوە بووین ئەو 2 ساڵە پێش من بوو بەڵام لە زانکۆی مووسڵ بەڵێ ئەتر ئەو چەند ساڵە پێکەوە بووین یعنی من بابلین کاری مالی باوکم بەجێشت مەسە 3 مانگ بخوێنەوە کەسە هەر ئەوم هەبوو لەوێ خواردنی بۆ ئەکردم و بەڵێ بەڵێ ئەوی شەرمنی هەبوو ئیتر هەموو ڕفقەکانی ئەوم ناسی ئەویش هەموو ڕفقەکانی منی ناسی ئیتر لەبەر ئەوە ئەو پەیوەندی زیاتر خۆزۆر ئیستا ئەو لە ئەڵمانیا لە بەرلینە لە خەزانی کێ ئەو خێزان نارنیە ئیستا ئەو هینی هەبوو باڵێن شوێ کرد بوو بەڵام وازان لێکتریە وازانێکینەوە کوشتێکی ئاسایی کۆڵ زۆر باشەی من لێرەوە بەڕاستی ڕێزی تایبەتی بۆ نێرین ئەمە ژوێنێژی زۆر زۆر جوانە ئەمە کێ ئەم بووکە و ئەم بەڵێ ئەم وێنەیە ئەمە لە ماڵی حاجە ڕەشی مەلابرایمان گیراوە ئەمە ماڵی خۆیانە ماڵی حاجە ڕەشیە ئەمەی تەنیشتی بووکە ئەوان دایکمە مەلیحە خانە بووکەکە کەلسومی حاجە ڕەشیە حاجە ڕەشی مەلابرایم ڕۆژی شوکردنەکەیەتی تەنیشتی کەلسوم نەخێر نەماوە ئەویش لەم بینەی پێشوە عەمری خوای کرد خوافیکە تەنیشتی کەلسوم خان دایشێتی پیاڵیم پورە ئافتاو ئەویش عەمری خوای کردووە تەنیشتی ئەویش پورە ئەختەرمە ئەویش هەر خوشکی ئافتاوخانە بەکەواتە دایکی بووکەکەش هەر خوشکی دایکتە بەڵێ پوری دایکمە پوری دایکتە بەڵێ ئێمە زۆرمان ماوە لەسەر ژیانی جەنابێ بەڵام ڕێگان بە پێکەوە وچانێک بین بەڵێ باش خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت پێش وچانەکە ئێمە بە دوور درێژی باسی کەسوکاری تۆمان کرد لەناو ئەلبومەکە تا ئەم وێنێ ژوێنێکی جوانە بەڵێ دیارە ئەمە جەنابی شێم حەمە بەڕەحمەت بێ بە گەنجی بەڵێ ئەو مناڵی کێ لەگەڵێ ئەو مناڵە ئەو بەدیعی خوشکمە بەدیع خانە بەڵێ تر دیار ئەمە نۆبەرەیەتی یەکەم مناڵیەتی بەڵێ تر بردیان و ڕسمیان گرتو و وابا بوو باشە ئەجا بابینە سەر مناڵی جەنابێ تۆ بە مناڵی نازدار بووی جیا لە مناڵەکانی کە نازدار بووی تۆ نەبرا گەورەی نەبرا بچووکی نەدوا چۆڕی ماڵیشی بوو ئەوە نازدار بووی لە ماڵی باوکێ بۆی چییە؟ وڵی تر لای هەمویان هەر نازدار بووم هەم لای خوشکان هەم لای برایان هەم لای دایکم هەم لای باوکم هێنیەکە چییە خۆ تۆ برا نیت و برا بچووکی ژنیت ئەتوانم ئیتر بڵێم شانسم وا بووە شانس بڵێ و لە مناڵیشا من بەعزێک هینم هەبوو با بڵێن کە ئەبرام بۆ ماڵی خزمان سەلا شعرم لەبەر بووە گۆرانیم لەبەر بووە نوکتەم زانیوە و هەندێشتیش هەبووە کە مناڵی مەسەلە ئێسەش بیرمە منیان بردووە مەسەلە جاری وا هەبووە ئەوەی کە بیرمە مەسەر جاران ڕادیۆی گەورە هەبوو مەسە ئەم ڕادیۆی لە پڕێکا پەشی ئەکەوت باوکمەیگو ئادەی شوعمەر دەستێکی تێوەیە دەستێکم تیا ڕادیەکە کەوتەوە ینی خۆڵە بوو بە ئاڵتون بەدەستەوە یعنی ئاهینێک هەبوو با بڵێن مناڵەیە تۆ دەسرەوت بووی دەسرەوت بووم تر مەسابیر من لە ماڵی ئەو حاجمە لە عارفە کردیان پانکاکەیان لە حەوشەکە ئیشی ناکرد بەڵاشتیان شوعمەر بانکردتر منی سو دەستێکم تیا پانکە ئیشی کرد بە شانس ئیتر بە هەرچیەک قەسدەم دای من ئاعتیمادێک هەبوو لەسرم بۆ ئەوانە ئیتر دایمەژ ئیتر یا خەو مەبینی یاشت مەبینی ئەم جێڕایە بۆ باوکم بە تەفسیلی ئیتر ئەو بینینی تەکنیکی ئەسباب بوو تەکنیکی گەڕانەوەشی لەوانەیە ئەسباب بوو بەڵێ ئەبێ وا بوو بێت مخۆم بیرم شوعمەر بە سەراحەت هاروی بە مناڵی واللهی بە معنای هاری بەڵام بزێو بووم باش بەڵێ سەر باچوون و خەتوەش بووی ماوەیەک
وانە بەڵێ ئەوە لە گەڕێکی ئەمە کانێسکان بووین ئەو وەختە باوی لە گەڕەکەکانە باوی ئەو بوو فلیمی عسابەمان دەرەکرد باش بە کامرە ڕسمیان کاریگەری فلیمی عسابە بە کاریگەری فلیمی عسابە و بەدەم تەقەمانە کرد و ئەو جلانەمان ئەکرد بۆ خۆمان. کاکە شێخ من ئەمەوێ پرسیارێ بکەم ئەمە زۆر داڵغی لیاوم ئەم پیاوە لە سەیرانە ڕسمی گرتووە لەگەڵتان شێوەیەکەم و ناسمەوە سەری. بەڵێ ئەم پیاوە حاجی مەکیە هونەرمەند حاجی مەکیە ئەمە تێکەڵاویەکمان هەبوو لە ساڵی بابرێن 60ەکانە ئیتر لەو وەختا چەند سەیرانێکمان پێکەوە کرد ئەوە بیرم بێ ئەمێ لە یەکێ لە سەیرانەکانە ئەمە لە هوانەیە. بەڵێ ئەمەی تەنیشتیان جەنابتی. بەڵێ ئەوە منم. ئەی ئەم وێنەیان چیە؟ بەڵێ ئەو وێنێ ئێمە من و شێخ عوسمانی برام فاروقی برام و نەجاتی خوشکم. ماڵی خۆتانە؟ بەڵێ ماڵی خۆمانە. بیرت دێک چ ڕۆژە چوویتە مەکتەب؟ بەڵێ. هەستت چی بوو؟ واللهی زۆرمان حەزە کرد بچینە مەکتەب و کە چوشمە مەکتەب با بڵێن بە حکمیەوەی ینی خوێنەواریمان هەبوو ینی پێش ئەوە ڕسم دەستی ڕسممان هەبوو لە ماڵۆ شتێک فێری خوێنەواری بووبووین تۆزێک ئاسان بوو مەکتەب بۆمان لەبەرەوە یەکسەر بە یەکەم دەرچوو. بەڵام یەکەم دەرچووی. بەڵێ کاک شێخ پلە بە پلە هەتاوەکو ئامادەی تەواو کردوانە. بەڵێ هەمووی بە یەکەم دەرەچووی؟ نەخێر هەمووی بە یەکەم دەرەچووی. نەخێر نەوەڵا یەکی ابتیدایی بە یەکەم، دوو بە دوو هەم، سێ بە سێ هەم ینی بزەبێت ینی وابوو تەلەبی کە پیا بوو زیرەکتر پیا بوو مەسەلا ئیمانە بەوە هەیە زیرەکتری ئەم وێنەیە دلیلێکی ترە بۆ قسەکانی من بەشەتێ بەدیاخان و فەریدەخان حاجز نەبن. ئەمە کێ؟ ئەوە فەریدەی خوشکمە. فەریدەخانە بەڵامزانی ئەمەش نەجاتخانە. نەخێر دەپاشە فەریدەی خوشک ژیانە داواتە زۆر باشە. ئەمەش هەر وێنەیەکی تریا هەری مناڵیە. بەڵێ پێم خۆشە ئەمەش خەڵک ببینێ. بەڵێ ئەوە لە جەژنی نەورۆزا گرتومانە ئەوە من و شێخ عوسمانی برامین ئەمە ئەو کچە لەیلای ناوە ئیشخوا ئەفریقا عەبری خۆیان کرد کچی دکتۆر ڕافید. بەڵێ ئەوە لە وەختی نەورۆزایە لە وەختی جەژنەکان ئاهاتنەوە بۆ سلێمانی بۆ ئەو مناسەبات. بەڵێ بۆ مناسەباتانە. ئەم سیارەیە چیەوە ئەو پیاوە چیە لەگەڵتە؟ بەڵێ ئەم سیارەیە پلایمۆسی 955 ئەو پیاوە خوا ئەفریقا نامیقی تۆفیق تەیارەیە لە کەرکووک ئەو ڕسمەمان گرتووە. بەس بەخوا لەوە یعنی ئێوە زۆر پۆشتەوە پەرداخن. دارایی باوکێ باش بوو یان سەلیقەی دایکێ بوو؟ ئەتوانم بڵێم زیاتر سەلیقەی دایکم بووە. بەڵێ ئەو مەسەلا نردوێنی جلی ئەو جلانە لای هەم عەلیمە تۆش کراوە. ئەو جلانە هەم بۆ مەکتەب بۆ هەم بۆ دەرەوە بۆ ئەو ڕسمەش لە بەغا گرتومانە باش لە شوێنەکە پێڵێن لۆنا پارک لە بەغدا لە بەغا. بەڵێ ڕاستە. ئەمە دەورانی ئامادەییە یان ناوەندیە؟ بەڵێ ئەوە بینای سانەوی سلەیمانیە. باشە. ئەمە ئامادەییە ئەو وەختە پێمانەوە سانەوی تا سەفی پێنج بوو. بەڵێ مامۆساکەش مامۆسا عەبدوڵواحید سابرە. بەڵێ ئیترەوە هاوڕێکانم خۆیان بیبین ئەیناسنەوە. یەکی 67. بەڵێ بەڵێ وایە ڕاست. وێنەیەکی زۆر جوانە و زۆربەی زۆریشتان قەرزاری ئەو سانەویە. من شایەتی ئەدەم کە ئەوە وایە. گوور هەر جامیعە بوو هەر سانەوی نەبوو. بەڕاستیەنی خەڵک کە تەخەڕوجیە کرد وەکو جامیعەوا بوو لە سانەوی سلەیمانی. ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەیە؟ بەڵێ ئەمە هی پێش ئەو سەردەمەیە ئەمە هی ناوەندیە هی متەوەستەی شۆڕشە. بەس هەلەیەک بینە؟ نەخێر متەوەستەی شۆڕش لە مەکتەبی غازی کۆنابوو کە لای خەستەخانەی لای کۆمەڵی هونەرە جوان. بەڵێ ئالێ بوو ئەوە. ئەمە مامۆستایەکی شیتیایە؟ بەڵێ ئەوە مامۆستا غەفور ئەو سەری ئەو سەرە مامۆستا ڕسممان بوو. باشە کامیان جەنابتی؟ من ئامایانم ئەوەی لە بەردەمی مامۆستاکانای. بەڵێ کراسێکی سپی لە کراسێکی سپیە بلووسێکی سپیە بلووسێکی سپیە. چوویتە کۆلێژی ئەندازیاری؟ بەڵێ لە شاری مۆسڵ. بەڵێ ژیان گۆڕایی تروەنیە؟ زۆر. ئیتر مەشەقەتی داخلی و من لێرا چی؟ بەڵێ ئەوە من و ئەوش برادێکمە خەڵکی بەغایە هەیثەمی ناوە ئتر ژووری داخلیەکەمان پێکەوە بوو. کۆلێژی ئەندازیاری. لەوە چەند لەوە شاشکور بینی خۆمان بێ بەختێکی باشە هەبوو بێکە
بنەیەکیش هەبوو نەجات خان بەڵێ بەڵێ هەموو احتیمادم لەسەر چێشت و نانێکیشی بووە چێشتونانیە کردشتێکی زۆر جلیشی بۆ ئەشتم واللهی فاسۆلای وشکی زوو لێ نابووم ئەوە بێ مشکل ئەوە لە مەطعمیشا هەبوو بەڵام ئیتر ئەگەر خواردنێکیشمان لە دایکمەوە بۆ پاتایە پێکەوەمان خوارد و لەگەڕ ڕەفیقەکانمان ئەمەش هەر با بڵێن هەرز ئەو سەردەمەیە بەڵێ ئەوە هەر لە سنفی یەکی کولی ئەوە هەندسەی معماریە قاعی هەندسەی معماریە ئیتر ئەوە من جەنابتان کەواتە معماری بوون بەڵێ باش ئەوەش جەلال بەرقیە لەگەڵم ئەوە شیروانی حسێن ئاغا ئەوەش سەباحی حەمەسعی کۆییە باش کاکشی عومەر تۆ دەنگە خۆشە بۆ گۆرانی وتن بەڵێ خۆشە بەڵام هینم نییە ناتوانم مستەمەڕ بم ماف بڵێن هەموو شتێک تەواوکم گۆرانێک ناتوانم تەواوکم یان لەبەر ئەوەی شعرێکی کاملێ یان نەبرەی دەنگم بەو شێوەیە بەرز نابێتەوانێ لە قەرارێکە ئەتوانم شتێک بەس لە قەرار ئەتوان بەڵێ باش ئەمە یەو کاتانەیە کە بە قەرار گۆرانی دووتووە بەڵێ ئەوە کۆرسم کورسی گۆرانەکانی سەباح فەخریە قودوت حەلەبیە بەڵام کوڕێکی کە گۆرانەکەی ئەوت ئێمە کۆرس بووین ئەوە لە جامیعەی بەغا لە قایم و سەنسەریە ئاچووکە تۆ پێم وابێ پۆلی چوار چوویتە بەغدا بەڵێ باشە ئەمەش وێنەیەکی بە کۆمەڵە بەڵێ ڕۆژی دەرچوونە لە کولیا بەڵێەوە ڕۆژی تەخەڕوجە لە بەردەم مەدخەلی کولی هەندەسای کامیان جەنابەتی کاکشی عومەر بەڵێ من ئەو دانیانم ئەوە تامتەنیش ئەم باڵا بەرزم کەواتە لەسەری سەرەوە لای جەنابتەوە چوارەم پێش باڵا بەرزە جز بەڵێ ڕاچی بووی ترکە لەوێ تەخەڕوجی کرد بیترکە چۆن کە خەڵگەڵێ بۆ بە پیاو ئێتە شعورمانە کرد بووین بە پیاوێنی گۆڕین ڕاست هەستە دەکەیتە بەرەو مەسئولیەت و ئەو جۆرەشتانە ئاور باش ئەسکەریشت کرد بەڵێ ئەسکەریشم کرد باشە ئەمە وێنێکی ئەو کاتەیەکە ئەسکەری کرد بەڵێ ئەو وێنێ ئەو کاتێ باس ئەسکەریەکەم کەم بوو ماوەکەی چونکە ئێمە بە ئەو وەختە بە بەدەل عەفوەکراین لە عەسکەری چلوحە بەس لە حربێکە حربی ئێرانە ئێمان هەر خستەوە عەسکەری بۆ ماوەیەکی کەم لە کاتی جەنگی ئێران عێراق بەڵێ ڕاستە با بینە سەر ژیانی تۆی هەندەسی بەڵێ هەندێک وێنە هەیە بەڕاستی پێم وابێ ئەم وێنەیە چییە کاک شێخ ئەمە لەوە ژێ جسرێکی زۆر گەورە بێت لە شوێنێک بەڵێ ئەمە تەسبیمێکی ئەمە ماکێتە کە ئێمە پێڵین مۆدێل ئەو سیارانە سیارەی مناڵانەی بچکۆلن ئەمە تەسبیمی بوو تەقدیمم کرد یعنی یەکێ بوو لە مەشارعەکانمان تەقدیمم کردووە دەرەجەی ئەی پلسم لەسەر وەرگرت ئەی پلس یعنی سەرونەوە بەڵێ بەڵێ باشە ئەمەش هەر ئەو تەسمیمەیە کاکە ئێمە هەرەوە تەسمیمەیە پاش تەغلیفکردنی بە مەوادی بابرین تەغلیف ئەمە باڵێن خۆی تەسمیمی بەنزیخانەیەەکە بۆ ئەوە کرد بۆ بەنزیخانەیە کردووە بەڵێ بەس ئەمە وێنەیەکی جەنابتە بەڵام بە شێوەیەکی شێوەکاریە بەڵێ ئەمە لە شەوانێکە کە تۆی بە خەیاڵتایەت ئەم ڕسمە زۆر زەرور نەبوو لام هەبێت سرم ئاوا ناواناون ئتر قەڵەمێکپان هەبوو ئەو وەختە پیانەوە قەڵەمی تەحبیر بەڵێ ئتر یا ڕۆترینگ بوو یا پلیکان بوو مارکەکانی بەوە بەسەر ڕسمەکەی خۆمە هاتمەوە بەو شێوە ترەوە هێشتمەتەوە بەسەر ڕسمەکە هاتوویت بەڵێ بەسەر ڕسمەکە هاتمە ئەوەی دەست ڕسمی فۆتۆگرافە بەسەری هاتمەتەوە بەسەوەی سنساقی بکەیت بەنەوەیەک بە سینەکان با بڵێن وێنەیەکی شێوەکاری وەرگرت بەڵێ باشە من ئەمەوێ شتێک بڵێم جەنابتان ڕۆڵتان هەیە لە سلێمانی لەسەر مۆزوعی توراس بەڵێ ئەمە دوو وێنەیە لە ڕاستیە ئەم دوو وێنەیە من پێم خۆشە بینەران بیبێنن ئەم دوو وێنەیە بەیەکەوەیە ئەمە قەڵای شیروانەیە بەڵێ چیەکە لە ئەلبومی توە ئەمە هەمووی من دوکومنتەکانیم هەیە قەڵای شیروانە من با بڵێن نوێژنکەرەوەی ئەو پرۆژەیە لە بیدایەتا کە کرا من بەڕێوەبەری ئەو پرۆژەیە بووم هەم ناحیەی تەسمیمی هەم ناحیەی بەڕێوەبردننی پرۆژەکە لە ساڵانی با بڵێن پێش ئەوەی کەوا با بڵێن کوێت بگیرێت ئەو ساڵانە ئێمە ئەومان هین کرد ئەومان نوێژەن کردوانێ ئەمەش ئەوەی چێکە لە تەسمیمە یەکەم تەسمیمەکان مەکە لە شاری سلێمانیا ماڵی مەرحوم سەلاحی مەلا ئەحمەدە خۆشی لە ڕسمەکە دیارە ئەمە شێوەیە کە جاران
سلێمانی خانوەکانی سلێمانی قاتونی بوو دەستەی سەرەوە لە پشتەوە بوو بەڵام ئێمە لە تەسمیممان من وام کردکەوە دەستەی سەرەوانە بێتە واجهەی ماڵەکەوبۆیی بەو شێوە توراسە تەمان من خۆم یەکێ بە تەلەبەکانی مهندسی معماری مەشهوری عێراق ڕفعەت چادرچی ئەزانم ئەوە ستایلەکەی بوو منیش ئەو ستایلم نەقڵ کرد بۆ سلێمانی کاتی خۆی وێنی ئاپارتمانی تۆفی قەزازە بۆ لە لای توێ بەڵێ ئەمە چونکە من بێ محافەزە بکەم یەکەم بینایە لە شاری سلەیمانیە کە مهندسێکی معماری ئەجنەبی بێت تەسمیم بکات ئەمە مەرحوم تۆفی قەزاز ئەم معماریەی هێناوە لە سلێمانیا ئەو بینایی بۆ کردەوە شێوەیەکی یەکێک لە شێوەکانی لێ کۆربۆزێ فەڕەنسیە خۆی تەسمیمی کردو بەڵێ خۆیت ئیتر من وا تەسەورەکەم ئەو بێن مەکتەبەکەی ئەو کردبێتی بەڵام لە هیچێک لە مزەکەراتەکانە ناوی یەکی چکە برابوو باشە کاکە ئەمە لێ نووسراوە لێران نووسراوە جەریدەی ئەنور بەڵێ ئەمەی کوێ ئەمە یەکەم نسخەی جەریدەی نور کە دەرچی من تەلەبە بووین لە مووسڵ ئەمە ئەو ساڵانە یەکەم جەریدەی با بڵێن کوردی بوو دوای ئەو تەعاقی داخرا بوو نور هاتووە پێشەوانی ئەو فترێ ئیتر نور هەموو ڕۆژێک ئەمان کڕی بەریش ناکەەوە بۆ حیجز نام کردای جەریدەی نور لە مەکتەبەکانی دامەڕوخان باشم پیا کێشاوە بەڵێ ئەمە هینێک کە بوو لە بەغا با بڵێن کە سەدام ڕووخا کابرا بە نەعل یای لە ڕسمەکەی منیش حەزم کرد ئەو هەیکەلی سەدام کە کۆتۆ منیش بە پێڵاوەکەم لاسایی ئەو حاڵەتەیەی ئەوت کردوێتەوە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی تری با بڵێن وێنەی نەکانە بەڵێ ئەوە ئەو شیتی سینەمایانەیە کە بە دەست ڕسمم کردووە هەڵمان واسیەوە لە دوکانەکانەوە لەگەڵ برایمی عەزەفەنیای کاکشێخ لەگەڵ مەلایە چۆنی مەلەکردن لەگە مەلەکردنا وەڵاهی ئیتر هەچ سێرانێکە چوین جاران هەچینێکە چوین ئەبای مەلەمان بکردایە هەتاکو لە ئاوی بەڵێ ئەوە لە وتێلەکەی دوکانە عاشورە بەڵێش لە سەرچناریش با بڵێن هەر لە سەرچناج عینیشە لە دووتوان مەلەمانە کرد بەڵێ ئەم وێنێ ئەڵمانیایە هۆڵندایە مکوێ نەخێر ئەمە سلەیمانیە ئەمە دەشی تارخانەکەیە ئەمە جەماعەتێک مهندسی ئەڵمانی هاتبوون بۆ سەدەکەی دوکانیان دروستە کرد ئەمانە دراوسێمان بوون مستەر پشلان ژنەکەی ئانۆ مناڵەکەی ئاگارین تر ئەم ڕسمیان پێشکەش کردین بە حکمیەوەی کە سەفەریانە کرد ئەم ڕسمیان لای ئێمەدانا بۆ یادەوەری ئەم وێنەیە ئەمە ئەندامانی ئەنجمەنی شارەوانین لە بیدایەتی یەکەم دانیشتن و یەکەم کۆبوونەوەمان لە ژووری ئەو وەختە حاکم قایر هەم محافزی سلێمانی وەم سەرۆکی شارەوانی بوو لەوێ بۆ یادەوەری بۆ یەکەم دانیشتمان ئەو وێنەیەمان گرت دێنە سەر بەشێکی تری گرنگ لە ژیانی تو بەڵێ ئەم وێنەیەمان پیشان ناوتێ ئەوە کێیە ئەو مناڵە بچکۆلە ئەوە خێزانەکەمە هاژەیە ئەو کوڕەجل کوردیەش ئەوە براکەیەتی هاوڕێ مەحموود حەسەن ئەوەی دواشەوانێ ئەو پەروای خوشکیانە ئەوانە بە مناڵی ڕسمی ئەوانە کەواتە هاژەخان ئەم بەڕێزەیە بەڵێ ئەوەیە چۆن ناسیت کاکشێخ واللهی ئیتر هەم لە گەڕەکا بووین و هەم بەهۆی ماڵە باوکەوە و هەم بەهۆی بڵێن ناسینی برای و کەسمان لە بینانی خۆم و خۆتین و لە ژوورێکی ماڵیەوە بەخوایتر ئەمە خۆشەویستیە ئەمە بینیوتە پێشتر وڵای ئەتوانم بڵێم یەک جار پیشانە بەنێشە بڵێن ئەومان بە داناوی لە کوڕی جارانی سلێمانی ئەوە کافی بوو ئەتر کە تۆ کچێک مەسەلا ئەڵێ ئەو کچەمان حەزەکەی ئەوە بێنی تر تۆ ناڵێنە یعنی ئەوەمان نەبوو خوێنکاری تەلارسازی و ئەوە بالعکس ئەوە خوێندنەوەندی و ئەو مشتە ئاخیر جار کەوتی تۆ بەر ڕەحمەتی دایکی بە ڕەحمەت بێت تۆزێک با بڵێن چون بەلای کچە ناسینی نازانم چی توز ئەم شتانە کەری بوون لە مشتەمان یعنی حەزمان لێ ناکە خۆشمان و زیاتر ئەتوان بڵم گەنجی ئەو وەختە هەموو بەشتی بە سیاسەتەوە مەشغوڵ بووین بەشتێکەوە مەشغوڵ بووین بەڵێ ئەوە ڕۆژەیەکەوە ئەڵقەم خسۆتە دەستی خەزانەکەمەوانی خۆشەویستی ئالێرا بۆی دەرەبڕی ئێستا شەروای ئێستا شەروام حەزەکەی ساڵقەیەکی کەشیەکەمە دەست ناپەنجەی قورسە بێ کاکە یەک دانە بەسە ئەمەش هەر ئەو ڕۆژێ ئەوە شارەوە ڕۆژێ بەڵێ ئەوە لە ماڵی باوکێتی و ئەوەش دایکێتی و پورەکانین لە شتە و کچی پورەکانین باش ئێمە هیوای ژیانێکی زۆر سەرکەوتوت بۆ خوازین ئەجا شکر ئەڵێ بالڕەفاهی والبەنین شکر گەیشتووی بەڕەفا و بەنین
الحەمدولله. ئەمە بۆنەیەکی نان خواردنی سلێمانیانەیە بەڵێ لە پەنا قوبڵیە. بەڵێ ئەوە تەبعاً جاران ئاوا مێزیوا گەورە نەبوو، هەموو لەسەر عەرز نانمانە حەوشەی گەورە هەبوو. بەڵێ ئەوە ماڵی خەزوور میتیایە، ماڵی برامی تایە، یەکێک لە ئامۆزازەکانی باوکم ئەو تایەتی ئاغرەی سەری سەرەوە ئەوە چێ؟ بەڵێ بەڵێ ئەوە هینە باجی بەهەیە. چێە کابوت؟ ئەمە باجی بەهەیە، ئەمە کچی مەلا خالیدە. ئامۆزا بەڵێ مەحوی زادەیە. بەڵێ مەحوی زادەیە، خوا عەفویکە. لەسەر سفرەی ماڵی ئەوەی لێرە ئیتر ناخواردن هاتۆتە سەر مێز. بەڵێ ئەمە چێ نەمانە لەگەڵ ئەمە لێرە ئەمە جەماعەتێکی سینین داوەتم کردن بۆ باڵی خۆبان، ئەمە هاتبوون سەردانی شارەوانیان کرد. ئەتر منیش داوەتم کردن وتم وەرن با خواردنێکی سین مەشهورە بە خواردن، سفریان مەشهورە، بە زۆرن بە نانێکی ئێمەش بخۆن. دڵیان ناهات دەست هەڵگرن، هەر دەسێنەیەنا بەسکیا ئەنگوو بۆ ئەوە نیە منێهی کە بخۆی هیکا خۆین، یعنی بەدڵیان بوو، زۆر بەدڵیان بوو. منیش پێم وایە خواردنی کوردەواری هەموو کەسێک بەدڵی بێ. بەڵێ ئەم ژنە ئاغرێکیە. بەڵێ ئەوە جارێکی کە ئەوە هەر نەجاتی خوشکمە، بەڵام بەم عمرەی ئیستایەتی ئەوە 2 مانگ نەمەوە پێش ئەو ڕسمەم گرتووە کە لە ئەڵمانیا بووم. بەڵێ ئیترەوە لە پارێزایە و هەرە بێت سەمون بخوا زیاتر نابێ بخوا. دیارە زووتر قوڵی زۆرتر خواردە. کاکە من ئەمە هەیە پرسیارێ بکەم. هاژەخان بەڵێ لە زەوقی خواردنی یاوی یان زەوقی زیاتر کردووی بۆ خواردن؟ وەڵاهی زیاتری کردو. زیاتریکەوە هەموو خزمەکانمان ئەڵێن مەساڵەن ترخێنەکەی هاژەخان، ئەڵێن پڵاوەکەی هاژەخان، ئەمە لێرە برنجەکەی هاژەخان، ئەوە قوبڵیە. دیارە قوبڵی. بەڵێ زەر دەچێتەوە. بەڵێ زەر دەچێتەوە. ئەچیتە هەر شوێنێکی ژوێنە ئەگریت و تەلارەکان حەزەکەی دەکەیت. بەڵێ من زیاتر بەخسم تەلارەکەی بیگرم، بەڵام ئەگەر هەر خۆی تەلارەکە بێت لەوە ناچێ ئەو ڕسمە من گرتی بێت. بەڵێ ئەمە بەڵێ ئەوە وەفدێک بوون چوون بۆ دوبەی بۆ بینینی مەشارەعەکانی دوبەی، بینای بەرز، چونکە بینای بەرز زۆر لە سلەیمانیا ئیستا خەریکە یەتەباو وتمان هەندێک لە کۆنستراکشنی شتانە ببین. باشە کاکە ئێمە کاتمان زۆر کەم بەداخەوە، حەزەکەم زانم ئەمانە چێن؟ ئەمانە ئەوە هاژەیە لەگەڵمە، ئەوە دارای کوڕمە لە پشتێوانێ، ئەوەش لەیلانی بووکمانە، ئەوەش ئێلای نەوەمانە. ئێلا خان. بەڵێ لە دەرەوەن دیارە لە دەرەواژین لە ماڵی ئێمانین، لە ماڵی خۆیانان لە سلێمانی. بەڵێ لە سلێمانین. باش ئێمانی چین کاکە؟ ئەمانە ئەمە خێزانی ماڵی باوکی هاژەیە، ئەوە خوا عەفویکە مەحموود حەسەن، ئەوە پەروای خوشکێتی. حەسەنە چیەکە؟ مەحموود حەسەن مهندس بوو. چی هاژەخان؟ باوکێتی. بەڵێ. ئەوەی تەنیشتی؟ ئەوەی تەنیشتی ئەوە پەرواخانە کچی مەحموود حەسەنە، ئەوەش هاژەیە. ئەمە ئەمسەریش منیرە خان و ئەمە عایلەکان. بەڵێ خەسووت. بەڵێ باش. ئەم پیاوە چییە کالێرە؟ ئەمە مەشغولی چی؟ ئەم پیاوە ئەمە دارای کوڕمە، ئەمەوە بزانام ئەمە لە لەندەن ئینکراوە، ئەم ڕسمە گیراوە. ئەمە لە شوێنێکا بوو دیارە لەسەر ئەو زەویە هەمووی ئەقوامەکان عەلەمی وڵاتی خۆیانە کرد، ئەویش عەلەمی کوردستانی کردو. ئێمەش پەرچەممان هەیە دنیا، شوێنێکی بۆ خۆی دۆزی و ڕسمی عەلەمیشی کوردستانی کرد و نێنووسی کوردستان. ئێتر بۆی ناردینە. باش ئەوەی وەکو تۆ ئارەزوومەندی بۆ قوبڵی و بۆ پڵاو و ئەم جۆرەشتانە ئەی بۆ کەبابی ژوای؟ بەڵێ ئەرەوەڵا ئەمە لە ماڵی دکتۆر جەمالە، دکتۆر جەمال ڕەفیقن جەمال عومەر. ئەمە کاک مەحمووی خۆمان کەبابی بۆ کردین. ئیتر منیش وتم بێ دەست خۆم بە ئەم شیشە خۆم لە یەم و بێخەمە سەر ئاگرەکە، ئیتر بێوە ناخۆش شتێکی خۆشی کردبوو. ئەوەش ئێلای نەوەمانە. ئەمە تاکەنەوەیە تا ئێستا؟ بەڵێ تاکەنەوەی ئینشاڵڵا زیاکە لە مام و پور و لەگەڵی حازری ئینشاڵڵا. ئەمەش کۆی گشتی خێزانەکە؟ کۆی گشتی خێزانەکەمان هەمووەوە لە سەیرانێکی نەورۆزین. باشە. چی بە خات و هاژاڵی لێرەوە؟ ئەڵێم ئینشاڵڵا دای من دەستمان ئەوە پێکەوە بێت و لەوە زیاتر دوور نەکەینەوە. ئینشاڵڵا دوور ناکەونەوە بە خۆشەویستی و بە بنیادنانی ئەوەی کە کردوتانە زیاتر و زیاتر بێ. ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکە هێنین لەبەرەوەی کات بەش ناکە. ئەم وێنەیەش بۆ جەنابە دەکەین بە دواوێنە. ئەمە کێ؟
ئەمە لە ساڵانێکە کە سەرۆکی 4 ساڵ لەمەوە پێشە کە سەرۆکی شارەوانی بووم ئیتر ئەوە مقابلەیەکم کرا لەو مقابلە ئەم ڕسمە گیرا و ئەوە وەختێ پێشێرە بەجێ بێڵم وێنەیەکە گرین بەیەکەوە بەڵێ بەڵام حەزەکەم کۆتاییەکەی بە دێڕێکی مەحوی بە لە لای تۆ دێڕێکی مەحویمان بۆ بڵێ بەڵێ وەڵاهی بۆ ئەم زەمانە شارێکی چاکی وتۆکاڵێ لە سایەی چەرخی سوفلە لەک بەلەک ئەدوێ سەگی ئاواتە خوازی ئێسکی حوشتر لە خواردنی گۆشتی شەک ئەدوێ. زۆر سپاس مادومان کردی هەرژنیاخوا زۆر زۆر سپاس دەکەم. خۆشەویستان تا بەرنامەیەکی کە و کەسایەتیشکە خواتان لەگەڵ.